بەڵە خۆشەویستان لە تەوەری دووەمی پرۆگرامەکە ئەمڕۆماندا باس لە ئامادە سازیەکانەکەین. خۆتان نەزانن مانگی پیرۆزی ڕەمەزان ڕۆژ بە ڕۆژ سات بە سات لی نزیکە بینەوە بۆ هیوای خۆی پەروەردگار تەمەنی هەمومان بدات کە ئەم ڕەمەزانش بتوانین لە خزمەتی بین و جێبەجێ بکەین و فەرزەکانی بگرین. کەناڵی ئاسمانی پەیام بێگومان بەشی بەرنامەکان و ستافی کەناڵی ئاسمانی پەیام ئامادەسازی و ئامادەکاری کردووە بۆ ئەوەی کە لە کۆمەڵێک ڕۆوە کۆمەڵێک بەرنامەی جوان بە پێز بە سوود بۆ بینەرەکانی لە مانگە پیرۆزەدا پێشکەش بکات. یەکێک لەو بەرنامانەی کە لە ساڵانی پێشوشە هەبوو ئەم ساڵیش بە شێوازێکی نوێ دێتەوە مەیدان، ئەویش بەرنامەی سەدای زێڕین بووە کە میدیاکار محمود کەرکووکی ئامادە و پێشکەشکاری بۆ ئێمە ئەمڕۆ لەم تەورێدا میوانداری کاک محمودمان کردو بزانین لەسەر وەکۆڵە سیزنی ئەم ساڵی بەرنامەکە قسە و گفتوگویەکمان بۆ بکات بزانین چی لە هەکبەیدایە. کاک محمود سڵاوی خوا لەبێت. بەخێر بێخوا. بەخێر بیت. یاخوا بەخێر بیت. کاک محمود پێشکەشکاری و ئامادەکاری سەدای زێڕین ماوەی چەند ساڵێکە لە کەناڵی ئاسمانی پەیام و بەرنامەیەکی شەجێگەی کردوتۆ لە دڵی بینەرەکانیا بێگومان و کە لە ڕادیۆکانیش پەخشکراوە لە دڵی بیسەرەکانیشە. ئەم ساڵ بۆ ڕەمەزانی ئەم ساڵ سەدای زێڕین چی کردووە و دەیەوێ لە پار و پێرار و ساڵانی تری بچێت یان چیتان کردووە؟ بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على خير خلق الله. سپاس بۆم دەرفەتە کاک داناجان، سپاس بۆ هۆنیا خان، سپاس بۆ کەناڵی ئاسمانی پەیام و کەناڵی ئاسمانی بانگەواز. بە خۆشحاڵیەوە توانم بڵێم لە وەرزی حوتەمی بەرنامەی سەدای زێڕین بێدابڕان ئەم ساڵیش وەکو ساڵانی ڕابردوو کۆمەڵێک بەرنامەی باشمان ئامادە کردووە و نزیکی 3 مانگە من خەریکم، ینی تقریبەن بەرنامەکانی سەرەتا بەرنامەکانی دەرەوەمان دەست پێ کرد، چەند وڵاتێک گەڕاین، کۆمەڵێک قورئان خوێن هەیە لە وڵاتانی عەرەبی و جیهانی، نەکەرە عەرەبی بەڵکو وڵاتانی دەرەوەی وڵاتە عەرەبیەکانیش سەدایان زێڕینە. هەڵبەتە لە ناو کوردی خۆشمانە ئەلحەمدولیلا کۆمەڵێک سەدای زێڕین هەیە، کۆمەڵێک سەدا هەیە کە پێگەیشتووە و کۆمەڵێک سەدا هەیە هێشتا پێ نەگەیشتووە. ئومێد دەکەین ساڵانی داهاتوو ئینشاءڵڵا ئەوانیش پێ بگەن و لەو قورئان خوێنانەی کە ئێمە سەردانمان کردوون ئەم ساڵ کۆمەڵێک قورئان خوێنی بەناوبانگن، سەوت خۆشن، سەدا زێڕینن بە مانای بەرنامەکە. لەوانە دیدارمان لەگەڵ مامۆستا هەزاع بلوشی کردووە، عەبدولوەلی ئەرکانیمان هێناوە بۆ بەرنامەکە ئەم ساڵ و محەممەد عەباسمان لە سوودانەوە هێناوە بۆ بەرنامەکە و کۆمەڵە قورئان خوێنی دیکەش مەسەلەن لە سەڵتەنەی عەمان شێخ محەممەد وهێبی و شێخ خالد مەسرووری و کۆمەڵە قورئان خوێنی تایبەت و سەدا زێڕینمان هێناوە بۆ بەرنامەکە. لە ئێرانیش بە هەمان شێوە، لە تورکیا، لە ئیمارات، لە قەتەر، لە سەڵتەنەی عومان وەکو ئاماژەم پێکرد، لە پاکستانەوە میوانمان هەیە ئەم ساڵ. ئیتر ئاوا بۆ شێوەیە زۆر باش. کاتێ ئامادە سازیەکەی بۆ بەرنامەیەک بەڕاستی ئێمە خۆی ئەرکێکە، بەڵام مادەم ینی ئێمە ئامادەکاریەکە بۆ مانگی ڕەمەزانی پیرۆز وە ئێوەتانەوێ گۆڕانکاریەک بکەن و بانکخواز یان بڵێن سەدای زێڕین لە دەرەوەی وڵات بێنن، دەستگەیشتن بم بەڕێزانە چۆنە؟ ئایا بۆ ئێوە قورس نییە؟ بە تایبەتی ئەوانەی کە جیهانین قورستر ئەتوانی وەڵاخۆی هەموو جوڵەیەک الله خطوة ال1000 ميل تبدأ من ميل، هەنگاوی 1000 میل لە یەکەم هەنگاوە دەست پێکە. ئێمە قورسە ینی گەیشتن بە کۆمەڵێک لەو قورئان خوێنانە تایە هەیە، مەسەلەن ینی هەر مودیر مەکتەبی هەیە، ینی خۆی ئاگای لە تەلەفۆن و ئەوانەی نییە، ئەبێت تۆ بگەیتە ئەوان کە قسەیان لەگەڵ بکەی. ئەلحەمدولیلا ینی شوهرەتێکیان هەیە، ئەوانیش مەسەلەن دەنگیان وا بڵاو بووەتەوە کە لە ئێستەیە بە ئاسانی دەستت پێیان نەگا. لە ڕێگەی مەسەلەن خەڵکی ترەوە قورئان خوێنەکانی ڕەفیقیانەوە مەسەلەن وتومانە قسەیان لەگەڵ کە ئێمە بەرنامەیەکمان هەیە، قورسە کاک دانا تۆ باز لە میدیایەکی کوردی بکەی ئەو هیچ زانیاری لەسەر نییە. مەسەلەن توانی بڵێ کەناڵێکی عەرەبی یان تورکی یان سوزانم ئێرانی ئەوانە کەناڵی ڕەسمی دەوڵەت، ئەوان بۆ ئەو شوێنانە ئەچن زیاتر. ئەو
ینی خەلفیەتی ئەو کەناڵی تۆ هەر نازانێ قورآن خوێن هەبوو جارێ 5-6 ڕۆژ هەر پرسیاری کردووە کەناڵە هی چێیە ئەم پێشەشکارە چێیە چۆن نییە ئەمجا ینی بە ئاسانی دەستمان نەگەیشتووە بە قورآن خوێنەکان بەڵام دوجار الحەمدولله لە هەوڵ و هیمەت بەردەوام بووین ینی کۆڵمان نەدا و قورآن خوێنی تیا هەبوو مەسەلەن لە وڵاتێکەوە من هێناوە بۆ وڵاتێکی تر چکە من نەمتوانێ مەسەلەن بۆ نمونە من نەمتوانێ بڕۆم بۆ کوێیت لە کوێیت هینم نییە ڤیزە نادرێ بۆ کوێیت بۆ عێراقی تەکلیفم لێ کردو هاتوۆتە قەتەر لە قەتەر مەسەلەن من بەرنامەم لەگەڵ کردووە داوانێ بۆی پاکستانیش بە هەمان شێوە ئەوەی پاکستانیش بە هەمان شێوە دڵنیام داواکاریش هەیە ینی ڕەنگە خەڵک نامت بۆ بنێرە بڵێ فڵان ینی لە کۆمنتە بڵێ ینی کە مەسەلەن ڤیدیۆیەک بڵاوەکەینەوەڵێن لەگەڵ فڵانە کەسە ئەم ساڵ لە سەدای زێڕین میوانی ماڵەکانتانە بین ئەڵێ بۆ قورآن خوێن فڵان بانگ ناکەی بۆ فیسار بانگ ناکەی کاک محمود تا چەند توانی و تەلەڕی سۆشیال میدیاوە بوونە بەرنامەکانی تۆ هەمووی ئەرشیف کراوە لە یوتیوبە تا چەند توانی وتە بۆی قەناعەت بەم قورآن خوێنە ناودارە مەشهورانە بکەیت لینکی ئەو بەرنامانەت بۆ ناردوون کە سەیری بکەن ئەمە محتەوای بەرنامەکەی ئێمەیە سەیری کە کاکدانا دوو جۆر قورآن خوێنمان هەیە یعنی احتراماً من چاوی یەک بێکی و قورآن خوێنە نێودەوڵەتی و ئەوانە ماچەکەم کە بەشداریان هەیە لە مەحافلی نێودەوڵەتی سەوتیان خۆشە ئیمامەتیەکەن قورآن خوێن هەبووە من نامم بۆ ناردەوە و توێتی ڤیوی بەرنامەکانتم بۆ بنێراگەر بەرز بێم جا بەشدارە بم یعنی ئەگەر ڤیوی بەرز نەبێ لە میسر بۆ نمونە قورآن خوێن هەبووە یەکێکە لە قورآن خوێنە زۆر مەشهورەکان نامەی واتسابی لامە مەسەلەن ئەڵێم بەشدار بە لەگەڵمان فڵان و فڵان و فڵانمان هێناوە حەوت وەرزە پێمان خۆشە تۆش هەبی و توێتی لینکێکی بەرنامە بۆ بنێرە با بزانم ڤیوی بەرنامەکانتان بەرزە ئەگەر بەرز بێ دواتر من بۆم نووسێوتم یعنی تۆ بۆ ڤیو دەی بۆ قورآن خوێندن بۆی سەدات بگا بە میلەتێکی تر وڵاتێکی تر هەیە ینی خۆی بێکەم و کوڕی نییە وڵا بەداخەوە کاک محمود سێمە زۆر جار تۆ خۆت میدیاکاری ژووی زۆر جار هەر لە ناو کوردستانی خۆمان کەسێک گەنجێک تەنانەت مامۆستایەکی ینی بانخوازێک هەر بەهۆی ئەم کەناڵ و سۆشیال میدیا و شاشانەوە گەورە بووە بەڵام ێستا دەستت پێ ناگات وەڵامت ناداتەوە ینی ئەمە ئەگەر بۆ ئەو خەڵکانی ئیلتیزاماتێکی دینیان نیە تا حەدێک ئەوە بێ بەس بۆ خەڵکێکی موسڵمان زۆر گوناحە بەڕاستی بکاتەوە زۆر خراپە ئینشاءڵڵا خوای گەورە هیدایەتی ئێمە شوانیش بدا و داواکارم ینی ئەوانیش چاو بە هەڵوێست و موقفیانە کاک محمود ئەوەی باست کرد هەر باسی دەرەوەت کرد بەرنامەی ئەم ساڵی سەدای زێڕین قورآن خوێنی ناوخۆیتی هەیە بێگومان ئێمە لە شاری هەولێر بەرنامان تۆمار کردووە لەگەڵ چەند قورآن خوێنێکی سەدا زێڕین بە مانای کەلیمە سەدا زێڕینن و شارەزای بواری مەقاماتن و بەشداریان لە مەحافل و مسابقاتی نێودەوڵەتیش کردووە هەرێکێک لەو قورآن خوێنانە ماشاءڵڵا شارەزای باشیانێ وە لە سلێمانیەوە میوانمان هەیە لە هەڵەبجە میوانمان هەیە لە کەرکووکەوە میوانمان هەیە بەداخەوە لە کەلارەوە ویستمان میوانمان هەبێ میوانەکان بەدەممانەوە نەهاتن مەسەلەن بایەخم داوە بە شار و شارۆچکە یعنی وتومە سلێمانی با میوانێکی بێ با کەلاریش هەیبێ باڕانی هەیبێ سەبارەت بە ڕۆژهەڵاتی کوردستان باکووری کوردستان بەڵێ لە ڕۆژهەڵاتی کوردستان بەرنامەمان هەبووە هەر لە شاری سنەوە بە هەمان شێوەکو ساڵانی ڕابردوو دوو بەرنامەی تێر و تەسەلی جوانمان ئامادە کردووە لەگەڵ دوو قورآن خوێنی کورد باشە هۆکار چییە زیاتر و کەسانی کە ێنە بەرنامەکەەوە تەمەێکیان هەیە ینی کەسانێک نی مناڵن ئەم بەهۆی ئەوەیە کە کەسێک لە دەنگ خۆشیە باش بێت بێگومان تەمەێکی ئەوێت یەکێک لەو شتانەی دڵخۆشی کردم ئەم ساڵ کە پەیوەندیم بە مەجموعەی قورآن خوێنەوە کردووە گەنج بوون پێم وتووە بەشدار بە لە بەرنامەکە و توێتی هێشتا ئامادە نیم وازم لێ بێنە بە ئەحکام تەواوکەم با ئیجازە وەربگرم ئەمجا بێمە بەرنامەکەەوە چکە ئەمە ئەرشیفە سبەی دوو سبەی ئەمێنێتەوە نەوەی دوای خۆم سیرێکاتەوە ئەڵێ ئەمە ئەحکامی تەواو نییە فڵانی وایە مەقاماتی نەزانیوە چۆن چوەتە بەرنامێکی ئەوە تا ئێستا ئامادەسازی نەکردو ینی تقریبان 3 میوان هێژێکیان لە کەرکووک و سلێمانیەک و هەولێرێک 3 میوان داوام لێ کردووە ئامادە نەبوو بەشدار ببێ مالعلم ئەم ساڵ مەسەلەن ینی هەر ساڵێک کە ئێمە بەرنامەی سەدای زێڕین ئاماداکەین کۆمەڵە قورآن خوێنی زۆر شارەزا و نێودەوڵەتی تیا هەیە کە خەڵک حەزکا مەسەلەن بەشدار بێ لە بەرنامەکە ئەوەی کە ئەیبینن لەسەر شاشە کۆمەڵێک لە قەتات و ئەوەیە کە لە وڵاتانەوە تەسویر کراوە و بەرنامەکانی ئەم ساڵ بەڵێ بەرنامەکانی ئەم ساڵە ئەگەر بیجێڕنەوە سەرەتا لەوێوە باز لە ئەو وڵاتاناکەین تەمان ئەم ساڵ ئێمە چوین بۆ سەڵتەنەی عومان قاریئی دەنگخۆشی زۆر زۆرتیایە و بەڕاستی خەڵکێکن ئێستا بۆ نمونەوە میوانی
ئێرانمانە تەشریفێ ناو بۆ سلێمانی عزێتی کێشا لێرە بەرنامەکەمان لەگەڵ تۆمار کرد چونکە لە ئەهوازە لە ئەهوازەژی ئەهواز زۆر دوور بوو من نەمەتوانی بڕۆم بۆ ئەهواز و هێنانی ئەو بۆ من ئاسانتر بوو مەسەلەن بیرە نەچێک کاکدانا ئەم بەرنامانە سوپاسی ئەو خەڵکە خێرخوازاکەم کە هاوکار بوون پێش هەمویان کەناڵی ئاسمانی پەیام و کەناڵی ئاسمانی بانگەواز کە بەرهەمی هەردوو ئەو کەناڵەیە کاک محمود سەر و پرسم بەڕاست خۆ دەزانی لایەنی دارایی کەناڵی ئاسمانی پەیام لایەنێکی زۆر دیاری کراوە چۆن ینی ئێوە توانیتانە دەستان بگا بەم وڵاتانە یان ئەوەی کە فەرمووت هەندێک لەو کەسانتان بردۆتە وڵاتێکی تر ئەمە هەمووی تێچووی ئەوێ ینی چۆن سپۆنسەری ئەمانەتان کردو ئەمە بەشێکی پرسیارەکە چەند ئەڵقەیە بۆ ئەمساڵ و ئایا هەمووی مۆنتاژ و حاضر و ئامادەیە یان نە وەرزی ئەمساڵ پشت بەخوای گەورە 22 ئەڵقەیە 15 لە دەرەوەی وڵاتە 7 لە ناوەوەی وڵاتە 7ەکە 4 لە سلێمانی و کەرکووک و هەڵەبجەیە سیانیشی لە هەولێرە 15 لە دەرەوەی وڵاتە ئەم 15 دابەشن بەسەر ئێران و تورکیا و سەڵتەنەی عومان و ئیمارات و سعودیە و قەتەر و میوانی پاکستان و ئەوانە بڵێن 15 ئەڵقەی لە دەرەوەیە هەموو ئەم بەرنامانە کولفەیەکی زۆری هەبووە هەم لە بەکرێگرتنی ئستۆدیۆ کە تۆ ڕۆشتی بۆ وڵاتانە ستۆدیۆت بەکرێگرتووە کەرەستەی تەسویرت بە تۆ لێرە ناتوانانی ستافبەری بەڵێ هەموو ئەوانەمان ئەنجام داوە کولفە و تێچووی بەرنامەکە بەڕاستی تا ئەم لەحزەیە ئێمە عەجزێکی داراییمان هەیە کاکدانا سوپاسی خواکەین کە عەجزمان هەیە یعنی سوپاسی خواکەین کە نوقسانی مادیمان هەیە نەمان هێشتووە تا ئێستا بەرنامەکە وەکو سپۆنسەر بیدەین بە هیچ کۆمپانیا و کەسێک و چۆنەڵی شێوە تیجارەتێکی پێ بکەین و بڵێن وەرە بە ئەم بەرنامەیە سپۆنسەر بکەین و تۆ بڕێ پارەمان بەرێ با ڕێکلامت بۆ بکەین تا ئێستا کەناڵی ئاسمانی پەیام و بانگەواز ئەمیان لە ئەستۆ گرتووە عەجزێکی مادیمان هەیە پشت بەخوای گەورە هەر کەناڵی ئاسمانی پەیام و بانگەواز پڕێکەنەوە و پێویستمان بە خەڵکی تر نابێ و ڕوومان لە خەڵکێک ناوە کە هاوکار بن مەسەلەن بۆ ئەوەی ئەم عەجزە دروست نەبێ لایانی خێرخوازی یعنی داوامان لێکردون کە ئەمە بەرنامەی قورئانە بەشێکی بەدەمەوە هاتووە بەشێکی زۆر بەکەمی بەدەمەوە هاتووە ینی ئەتوانم بڵێم وەکو پێویست نەبووە ئەگەر کەسێک لێرە پێی خۆش بێ هاوکاری ئەم بەرنامەیە بکە وەکو خێرێک بەشدار بێت وەڵای ئێمە خۆشحاڵین سوپاسیەکەین ئێمە عەجزمان هەیە وەکو باسم کرد ینی تێچوویەکی هەبوو ئەم بەرنامانە و ینی بەرنامەیەک نییە ئەگەر دیقەت بدەن ئینشاءالله لە ڕەمەزانی شائبینەوە مە شتێک نییە بڵێن وڵایی ئەمە هونەرە و گۆرانی وتنەوە ئەمە قورئانە یعنی ئیتر ئەوەی ئەیکا بۆ خۆی و قەبر و قیامەتی خۆی ئەیکا هیچ پێویستمان بە منەت هەڵگرتنی هیچ کەسێک نییە احترامەن چاوی یەک بێکی بینەران و خێرخوازان ماچەکەم ئەوەی هاوکارە بێ بە مەمنونیەتەوە سوپاسیەکەین بۆ خۆی و قەبر و قیامەتی خۆیکە هاوکاریش نابێ کەناڵی ئاسمانی پەیام و بانگەوازی دایک هەیە کە بتوانێت ئینشاءالله کاتمان نەما و دووە پرسیار کاک محمود سەبارەت بە با بڵین جلوبەرێک خۆت کە چیتە وڵاتانە ینی بە جلی کوردی و بەرنامەکانت تۆمار کردو بە قاریەکان تۆ کوردی کوردستانی عراق وەرەمی کوردستانی و باسی کەناڵی ئاسمانیت کردووە کە هیچ چ لایەنێکە و چۆنە بێگومان کورد میوان دۆستە کاکدانا لەگەڵ ئەوەی میوان دۆستین خۆمان پێ ناساندون ئەوەیان محەبەت بۆمان دروست بووە ئێستا هەمویان ڕیزیان گرتووە بۆی بێن بۆ کوردستان قورئان خوێنەکان ئەرکەکەشی لەسەر بەندەیە لە خزمەتیان ئەمایان خەمە سەرسەرم ئەوەی کە قسەمان لەگەڵ کردووە سەردانمان کردووە دانیشتووە 1 سەعات لەگەڵمانە باسی کورد و کوردستانمان بۆ کردووە جارە زۆر دڵخۆشن بۆی میلەتی کورد لە سۆشیال میدیا زۆر متابعی و قورئان خوێنانەیە هەم لە ڕووی لای کۆمنت مەسەلەن بەشداریانەکە شتەکانیان بۆ شەیرەکە ئەوە سەیرە بەلامانەوە هیچ میلەت و وڵاتێک بەقەت کورد مەسەلەن بایەخ بە بواری قورئان نادا الحەمدولله بەڵێ بەرنامەکان بەشێکی هەرە زۆریمان بە جلوبەرجی کوردیەوە کردووە بەڵام لە هەمان کاتا بەهۆی ئەوەی ئیمکانیەت کەم بووە مەسەلەن نەکراوە من 4 ئەڵقە بەرنامە لە وڵاتێکەوە بە هەمان جۆر جلیان بە 2 دەست جۆر پێشکەش بکەم دزاشەیەکمان لەبەر کردووە جامانەیەکمان بەستووەتەوە جلێکی کوردیمان لەبەر کردووە جلە کوردێکە وەرونە چۆقەکەیمان لابردووە هێلەکەکەیمان وەکتۆ هێشتووەتەوە ئیتر الحاصل تەنەوەیەکمان تێ کردووە بێگومان کەناڵی ئاسمانی پەیامیشتان ناسانووە بەو خەڵکە بێگومان کەناڵی ئاسمانی پەیام و بانگەواز یەکێک لەوانەی کە دڵخۆش بوون قاریەکانەوەیە کە لە 2 کەناڵی فەزایی ئەم بەرنامەیە پێشکەشەکرێەوە لە کاتی دەروەیە کاتێکی زۆر گرنگ کە دوا بە دوای ئیفتارە مەسەلەن یەکسەر لە دوای ئیفتارەوە ئەم بەرنامەیە خەڵک دانیشتووە بەدای تەلەڤیزیۆنەوە لەگەڵ ئیفتارکردنە سەیری ئەم بەرنامەیەکە ئەویش بۆ خۆی مای دڵخۆشی بوو بۆ قورئان خوێنەکان
و هەمویان وەگوتم سەریان گرتووە بۆی بێن و بە تایبەت لە ڕەمەزانە احتیمالی هێنانی یەک دوو قورئان خوێن لەو قورئان خوێنە نێودەوڵەتیانە هەیە بۆ پێشنوێژیکردن و تەراویح ئەنجامدان لێرە ئینشاءالله. زۆر بەڕێز کاک مەحموود کەرکووکی میدیاکار و ئامادە و پێشکەشکاری بەرنامی سەدای زێڕین لە هەردوو کەناڵی ئەسمانی پێیان و بانگەوە سپاس بۆ یەکەم دەرفەتت. سپاس بۆ کاک نانا، سپاس بۆ وەنیاخان. دەستخۆش بێ.